یەکەم ئەم پرۆژەیە بە هیچ شێوەیەک پێچەوانەی هیچ مادەیەکی دەستوری عێراق نییە، زەربە و لێدانێک نییە لە هیچ کیانێکی دەستوری چه هەرێمیانی عێراق و هیوادارم لە دواترا کە وردەکاریەکەی بە نووسراوی فەرمی ئاراستەی هەردوو لایەنی پەیوەندیدار چه هەرێمی کوردستان و چه عێراق دەکەین لەویا بەوازەحتر و ئێستش کە عەرزی ئەوەی بەڕێز دەکەین بە ڕوونتر بۆ ئێوەی بەڕێز ڕوون ئەبێتەوە. ئەم پرۆژەیە پێویستی بە دەستکاریکردنی قەوانین نییە لە عێراقا، پێویستی بەوەیە کە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی گشتگیرە بە مەرجی گەورەی بەغدا جێبەجێ بکرێ و پێم وایە ڕەنگە ئەو مەرجانە بۆ بەغدا لە قۆناغی داهاتووە ئاسانتر بێت. ئەمە چۆنیەتی دۆزینەوەی چارەسەرە، ئەو چارەسەرەی کە چەندین مانگە ئێمە کاتێک کە قساکەین ڕەخناگرین لە واقعەیەک لە دۆخێکە هەیە هەموو جارێک ئەو پرسیارەمان ڕوبەڕۆ بێتەوە، ڕەنگە ئێوەی بەڕێزیش بیری بێتان و پرسیاریشان کردبێ کە ئیتر چارەسەرەکە چییە؟ ئەمانە ئەزانین. ئێمە ماویست هەموو خەڵک بگاتە ئەو قەناعەتەی کە فعلەن کێشەیەکە. ئێستا خۆشبەختانە ڕێژەیەکی هەرە بەرچاو لە خەڵکی کوردستان گەیشتووەتە ئەو قەناعەتی کە مەسەلەی موچە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هەموو فەرمانبەران و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستانەوە هەیە، چونکە ئەوەشی کە موچەخۆر نییە بازار و ژیانەکەی بەسراوەتەوە بە موچەی ئەو کەسانی کە موچەخۆرن لە هەرێمی کوردستان. هیوادارم ئەم پرۆژەیە وا لە یەک نەدرێتەوە کە پرۆژەیەک بێ بۆ دابەشکاری. من ئەمڕۆ ئەم پرۆژەیە ئەعلانەکەم، لە دوای ئەمڕۆ من خاوەنی ئەم پرۆژەیە نیم. هەر کەسێک پشتگیریەکە ئەوە خاوەنیەتی، هەر کەسێک پشتیوانیەکە ئەوە خاوەنێتی و هەر کەسێکیش پێی وایە کە دەستکاری پێویستە بکرێ قبوڵە و ئەکرێ دەستکاری بکرێ بە هەموو شێوازێک. گرنگ ئامانجەکەیە، ئەویش بریتیە لە گواستنەوەی بێترس، بێشەرم، بێ خۆدزینەوەی موچەی فەرمانبەرانی و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەتی فیدراڵی عێراق. هیوادارم وا لە یەک نەدرێتەوە کە ئەمە ڕێگایەکە بۆ سنووردارکردنی دەوری هەرێم. بەڕێزان، حکوومەتی هەرێم، وەفدی هەرێم هاتۆتە بەغدا لەگەڵ ئێمە کۆبوونەتەوە، لیستی موچەخۆرانیان پێیە، ئەڵێ فەرموو با بەغدا موچەکانی بدات. ئێمەش ئێستا هاتووین ئەڵێین هەر ئەمە ئەڵێین بەس بە ڕێگایەکی تر بە پراکتیکی بە عەمەلی بە واقعی و بەڕاستی ئەم قسەیەکەین. هیوادارم لە هیچ جۆرە تێگەیشتێکی جیاواز نەبێت جگە لە تێگەیشتنی خەمی خەڵک و سەبارەت بەوەی کە ئەم پرۆژەیەک بێ بۆ مزایەدە بە هیچ شێوەیەک. ئەم قسەیەش یعنی جێی قبوڵ نابێت بەنسبەت ئەم پرۆژەیەوە. ئێمە بەسمانە پرۆژەکە جێبەجێ بکرێ، وەکو وتمان هەر کەسێک هەر بەڕێزێک پاڵپشتیەکە ئەوە پرۆژەی ئەو کەسەیە چ پەرلەمانتار بێ، چ حکومڕان بێ، چ لە هەرێم بێ، چ لە بەغدا و هاوڵاتیش تەبعان. و ئەم پرۆژەیە بەتەنیا ناکرێ بەڕێزان، زۆر گرنگە بۆ دەوڵەمەندکردنی، بۆ پاڵپشتیکردنی ئەم پرۆژەیە هەموو کەسێک بە تایبەتی ئەو چینانەی کە لە هەموو بوارەکانە موچەخۆرن و ئەزانن گەیشتونتە قەناعەتی حەتمی کە لێرە کێشەی موچە چارەسەر ناکرێت بە لێبەڕین نەبێ، بۆیە پێویستەکە بکرێتە سەر بەغدا. بەڕێزان، ئەم پرۆژەیە بە کورتی هەنگاوە سەرەتاییەکانی خۆی لە 7 هەنگاوە بینێتەوە، بەڵام پێش ئەوە 2 پاڵنەری سەرەکیەکەوای کردووەم ئێمە ئەم پرۆژەیە ئامادە بکەین. یەکەم پاڵنەریان ئەوەیە کە بە هیچ شێوازێک موچە پێدان لە کوردستانە موچی یعنی بە ڕێگایەکی قانونی نەبووە، بەڵکو دەستکاری کراوە، پاشەکەوتە بووە، هەموو ئەمانش بەناحەق بووە، دژی فەرمانبەران بۆ کابێ کۆتایی بێ کە ئەمە لە بەغدا نییە. ئێوە زانن ئەم مانگە ویسیان بیبڕن، هەموو دنیا بەسەر یەکە تێکچوو و لە ماوەی 24 ساعتا پەشیمان بوونەوە لە بڕیارەکەیان کە مەشتێکی زۆر باشە. و هەروەها هەندێک جارە ئەو پارانەی کە هاتوون لە بەغداوە بۆ موچە تەرخان نەکراونەوە، بزانام لەسەر ئەمەش زۆر وتمان باشترینیش ئەو کەمپەینیە کە ئێوەی بەڕێز ئاگادارن کە کوا 400 ملیارد. ئەم پرۆژەیە لەسەر 2 ئاسکۆی بینێتەوە. بەڕێزان، معلومەیەکە ڕەنگە زۆر کەم گەیشتوێتە خەڵک. لە هەرێمی کوردستان 2 جۆر موچەخۆر هەیە. موچەخۆرێک کە ئێستا دەوامی ڕەسمیەکە کە فەرمانبەرن. ئەمە چکە ئەم ڕەخەمانە گرنگە ئێوەی بەڕێز بیزان. ئەوەی کە ئێمە وەرمان کردووە لە حکوومەتی هەرێم لە وەفدی تەفاوزی هەرێم ژمارەیان 753,880 فەرمانبەر. حەز ئەەکەم تەرکیزکەنە سەر فەرمانبەر. بەڵام جگە لەمانە
خاننشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانیانی سیاسیشن کە ژمارەیان 502,970 کەسە. بەڕێزان ئێمە دوو مەرحەلەمان هەیە. مەرحەلەیەکیان گواستنەوەی فەرمانبەرەکانە خۆناغێکیان کە بریتیە لە ئەو 753,880 کەسە لە سەرەتا بگوازینەوە. خۆناغی دوای ئەوە بریتیە لە گواستنەوەی موچەی خاننشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانی سیاسی. طبعا چۆن ئێستا ڕوون یەکەینەوە ئەمیش بە 7 هەنگاوە بێت لە دوای ئەم دوو هەستە بە 7 هەنگاو ئەم کارانە. هەنگاوی یەکەم حکوومەتی هەرێم لیستی بایۆمەتری بداتە حکوومەتی عێراقی فیدراڵ کە ژمارەیان ملیۆنێک و لیستی ئەوەی کە موچە وەرەگرێت 1,256,850 کەسە. ئەمە ژماری موچەخۆری هەرێمی کوردستانە بە هەردوو جۆرەکەی فەرمانبەر لەگەڵ خاننشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانی سیاسی. واتە بەو دوو ئاستی کە بۆ ئێوەی بەڕێزمان نیشان. هەنگاوی دووەم دوای ئەوەی کە ئەم لیستە ئەدرێ بە بەغدا لە سەرەتادا بەغدا موچەی فەرمانبەران لە ئەستۆ بگرێت. واتە بەغدا بە تەنها یەکەم جار لە قۆناغی یەکەما موچەی 753,880 کەس بدات. لە پاڵیدا هەرێم موچەی خاننشین و زیندانی سیاسی و چاودێری کۆمەڵایەتی و شەهیدان بدات کە ژمارەیان 502,000 کەس و 970 کەسە. یعنی 502,970 کەسە. لە قۆناغی سێیەمدا لەلایەن بەغداوە هەر دەڵێن لە هەمان لەگەڵ ئەو ئیشەدا لەلایەن بەغداوە ئەژماری بانکی بۆ هەموو موچەخۆران بکرێتەوە، نەک بە تەنها بۆ ئەوانەی کە بەغدا پارەیاندا، بۆ 1,256,880 کەس ئەژماری بانکی بکرێتەوە، حسابی بانکی. لە ڕێی ئەمە پێویستی بە چییە بەڕێزان؟ پێویستی بە هاتنی بانکێکی حکومی عێراقیەیە کە ئێمە لە کوردستان نیمانە، لەوانە بانکی ڕافیدە. من حەزەکەم بۆ یەکەم جار شتێک نیشانی ئێوەی بەڕێز بدەم کە ئێمە موافقەتی بانکی ڕافیدەیمان بەدەستهێناوە بۆ کردنەوە لە کوردستان. ئەمە بۆ یەکەم جار پیشانی ئێوەی بەڕێزیە. ئەوە موافقەتەکەی بانکی ڕافیدەینە بۆ ئامادەیە بۆ کردنەوە لە کوردستانە. حکوومەتی هەرێم نەک ڕێگەی نادا، ئامادە نیە لەگەڵیان کۆ بێتەوە. کە ناڵێن پێویستمان بەوەی ئەم بانکە ئەگەر بێت هەموو فەرمانبەرێکە موچەی لەسەر بەغدا بێت لێرەوە ئەتوانێت قەرز بکە ئەوەی فەرمانبەرێکی عێراقی شمولیەکانش بیتە. ئەوە کتابەکانە نووسراوەکانی ڕافیدەینە باشە کە لە ساڵی 2018ەوە ئیشی لەسەر کراوە. ئامادەیە هەرێمی کوردستان ئامادە نیە لەگەڵیان دانیشێت، لەگەڵیان کۆ بێت. بۆیە ئەبێ ئێمە ئەو بانکە بێنی و ئەژماری بانکی لەلایەن بەغداوە، چکە بانکەکە حکومیە، بانکەکە دەوڵەتیە، لەوێ لەلایەن بەغداوە ئەژماری بانکیان بۆ بکەینەوە بۆ هەموو فەرمانبەرەکان، بۆ هەموو موچەخۆرەکان. باشە. هەنگاوی چوارەم چییە؟ هەنگاوی چوارەم ئەوانەی بەغدا موچەیان پێدات، واتە 753,000 کەسەکە موچەکانیان لەلایەن بەغداوە بۆ ئەخرێتە سەر ئەژمارەکانیان. ئەوانەش هەرێم موچەیان پێیات هەر بخرێتە سەر ئەو ئەژمارانە بە هەمان شێوە. واتە هەردوو لا پارەی موچەخۆرەکانی خۆیان بخەنە سەر ئەو ئەژمارانە. دوای ئەوە لە هەنگاوی پێنجەمە لە بەغداوە چاودێری ئەژماری هەموو موچەخۆرەکانە کرێت. حسابی بانکی هەموو موچەخۆرەکان مراقبە ئەکرێت، چکە بەغدا کردوێتیەوە لە بەغداوە مراقبە بکرێت. لە 30 ڕۆژدا هەر موچەخۆرێک موچەکەی ڕانەکێشاوە ئەو ئەکاونتە لە ئەخرێتە ژێر چاودێریەوە. لە ماوەی کەمتر لە 6 ڕۆژدا ئەو ئەکاونتە بە فەیک، واتە بە بندیوار، یان لە بەغا پێڵە بە فەزایی حساب بکرێت. واتە یەکێک فەرمانبەرێک موچەکەی وەرنەگرت، کە ئەمە گەورەترین کێشەیە، چکە بەڕێزان لە کوردستان لە هەندێک شوێن هەیە بە بڕ موچە دابەشەکرێ، نەک بە نەفەر. واتە ئەمە هی مەجموعەیەکە. ئەگەر بوو بە حسابی بانکی هەر کەسێک نەچوو ئەو کەسە بندیوارە، ڕاستەقینە نییە و ئەو کاتە حسابەکەی لە ماوەی 6 ڕۆژدا موچەکەی ئەبڕێت. هەی هەردوو لا هەرێم ئەتوانێت ئەوانەی خۆی ببڕێت کە ئەیدات کە خاننشینی زیادە بێ، چاودێری کۆمەڵایەتی زیادە بێ، زیندانی سیاسی زیادە بێ، شەهیدی زیادە بێ، هەموو ئەوانە توانێت ببڕێت. بەغداش فەرمانبەری دەوام ئەوانەی کە لە دەوامدان هەرچی زیادە بوو نەهاتبوو لەو مودەیە ئەتوانێت بیبڕێت لە ماوەی 6 ڕۆژدا. دواتر لە هەنگاوی شەشەمە دیوانی چاودێری دارایی عێراق لە ماوەی 90 ڕۆژدا
ناوی هەموو ئەو فەرمانانە فەرمانبەر ناوی هەموو ئەو فەرمانبەرانە ئەسڕێتەوە کە نەهاتن ئەژمارەکەیان داخرا لە 6 ڕۆژدا ئەژمارەکەیان داخرێ حسابە بانکیەکەی لە 90 ڕۆژە حسابە بانکیەکەیان ئەسڕێتەوە ناویشیان ئەسڕێتەوە هەردووکی وە لە لیستان نامێت لە بەرامبەریشا وەزارەتی دارایی هەرێم هەر لە ماوەی ئەو 90 ڕۆژدەیە هەر کەسێک لەوانەی کە زیادە بوون لە حسابە بانکەکە ناوی ئەسڕێتەوە لە لیستەکە واتە قۆناغی 6 ڕۆژی بۆ ئەوەیە کە لیستەکەی لە ئەژماری بانکیەکان ئەمێنێ قۆناغی 90 ڕۆژیەکەش بۆ ئەوەیە کە ناوی لە لیستەکەیان ئەمێنێ بەم شێوەیە لیستی موچەپان ئەبێتەوە و دڵنیابن وەفدی هەرێم لە بەغدای اعترافیان بۆ ئێمە کرد کە ڕێژەیەکی بەرچاو زیادەیان هەیە لەسەر و 150,000 کەس کە نازان چۆن تەعاملی لەگەڵا بکەن بەم ڕێگەیە یەکێکە لە هەرە ڕێگە باشەکان و چارەسەری ئەو حاڵتان هەیە هەنگاوی ئەخیر ئێوەی بەڕێز دەزانن ئێمە ساڵانە لە عێراق قانونی بودجەمان هەیە قانونی موازنەمان هەیە لە قانونی موازنەیە لە کۆتایی ساڵی تا کۆتایی ساڵی 2020 ئێمە ڕێگەیە بەکاربێنین بەڵام لە قانونی بودجەی 2021 بە ڕێکەوتنێکی گشتگیر لە بینی هەرێم و بەغدایە هەموو موچەی موچەخۆران دەگوازێتەوە سەر بەغدا ئەو کاتە ڕێکەوتنەکە فراوانتر و گشتگیرترە هیوادارم پرۆژەکە چ پێویستی بە دەستکاری بێ و چ پێویستی بە پاڵپشتی بێ لەلایەن هەمووانە پشتگیریمان بکرێ و ئەم پرۆژەیە هەر کەسێکە کە ئەتوانێت یان ئامادەی لە قۆناغی داهاتوو جێبەجێ